خۆتان لەبێت سلام تۆش بەخێراتیت خۆش بێ سپاس سەلامەت باس ماشەڵڵا دو هاوسەری جوانن چەندە کەس ئاواشتان کردووە تقریبا ساڵێک دەبێت ساڵێک و تقریبا 5 ڕۆژ 6 ڕۆژ دەبێت یاخواتە من درێژ بن ئیشەڵڵا 1000 ساڵ پێکەوە بمێننەوە خاتون گوڵێکی سووریشی وەرگرتووە بزانم چۆن ئەمڕۆ هاتوونەتە فامیلی مۆڵکە شوای فامیلی مۆڵتان پێ چۆنە وەڵا جەوەکی خۆشە و بە بۆنەی ساڵی کوردیەوە عەزمان کرد بێنە دەرەوە و سەردانیی فامیلی مۆڵ بکەین وڵا گوتمان ئەوەی نەورۆزە بابن سەردانشی فامیلەوەکەم خۆشە جەوێکی بگۆڕنەوە زۆر سپاس چ شتێکی هاوسەرەکەت زۆر لە لای تو تایبەتە هەموو شتێکی شتێکی زۆر بە دەرەجەیەک زۆر لەسەر خۆیە بەڵێ تووڕە نابێ نا. سیفەتێکی هاوسەرەکەت تۆ زۆر بەدڵە بۆ نمونە بڵێ من لەبەر ئەو سیفەتە ئەوم هاوبەشی پێکردووە بۆ ژیانی خۆم ڕازگۆی یەکەی کەم بەڵێ شتێکی خۆشم پێشکەش ناکەن ئێوە تازە سەرەتایی زەواجتانە تقریبا ساڵ شتێکە زەواجتان کردووە لەو مودەیە شتێکی خۆش بوو بێ بۆ منی بگەڕنەوە بەخوای چکە برین لەهجەکەمان جدایە ئەمێ سۆرانیمە ئەوش بادینە زۆر جار یعنی لە زمانەکان زۆر شتێ مەسەلەن پێی دەریم بە زمانی خۆ یان دەریم شتێ چی پێدرین بە زمانی سۆرانی خۆمان نازانیم دەریم بە زمانێکی خۆ دەری وڵایشم لەبیرچیتەوە ئێستا شتێکی پێ بڵێ بە سۆرانی خۆمان ئەو نەزانێ ئێستا هەمووی دەزانی ئێستا دەزانێت؟ بەڵێ بەڵێ ئێستا هەمووی دەزانی باشە چۆن گەیشتنە یەکێەوە ئەوم بۆ باس قسمەت قسمەتەوە خۆی کوێی بادینانی بەخۆم بابم خەلکی شنگارە داکەم خەلکی دۆکە بەس لە مێژە لە 2023 وەرە لە هەولێر دانیشتیمە پیشە جەنابەت چییە؟ پۆلیسم تۆ خانمی ماڵی؟ بەڵێ خوا لەشتان ساغ بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنن؟ لەخوای بەزاد بێ کەمە ڕۆژەکان ماگرتیا الحەمدلله بزاد تۆ خانمی ماڵی لەگەڵ ڕەمەزانە چۆنی تینوت نابێ ماندوو نابی برسی وڵا الحەمدلله وەرزەکە خۆشە هیچ بەهستێنی بوون برسی بوون ناکەی زۆر خۆش بەڕێوە دەچن سەلامەت بی مانگەکەمان لەناو بەهارە نە زۆر برسیمانە بێ نە زۆر تینومانە بێ ڕۆژەکەش کورتە بە هەیەجانێکی خۆشەوە ئیشەڵڵا مانگی ڕەمەزان بەڕێکەی سفرەخوانی هەموو لایەک ئاوادان بێ ئیشەڵڵا خی گەورە بەرەکەت بخاتە ناو هەموو ماڵەکەەوە با من پرسیارێکتان لێ بکەم مەگەرزانێتانەوە کاتاب نەخاون خەڵات باشە ئەڵێت چ ئاژەڵێک چاوی نییە ئاژەڵێک چاوی نییە چ ئاژەڵێک چاوی نییە بیر لێ بکەمەوە ببوورە نازانن خەبەداخەوە تۆشیش نازانی بیرێکی لێ بکەرەوە وڵا بیر لێ بکەمەوە ئەوی زانی هەموو چاوی حیوانەکە چاوی نییە نازانم شارەکەتان بۆ بگۆڕم میگۆڕە باشە ئەڵێت کام بەشەی لەشی مرۆڤ خوێنی بە هیچ جۆرێک بۆ ناچێت چەند وەڵام چەند وەڵامی بدەینەوە چەند وەڵام بدەنەوە وەڵامەکەت لە خاتون وەرگرم باڵێ وەریگرا وەریگرم چاو بەرێ خاتونەکە زیرەکیشە جگە لەوەی جوانە و خانمە زیرەکی سپاس دەکەن سپاس مەمنوون دەستەکانتان خۆش بێ چاوە چاو خوێنی بۆ ناچێت دەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستان خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ خاتونجان ئەوە فامیلی ساڵۆن خەڵاتێکی دابین کردو دەتوانانی بچی خەڵاتەکە خۆت لەوێ ئارەیشێکی جوان بکەی لەوێ سپاس بۆ ئێوەش دەست خۆشتان لێ دەکەم زۆر سەرچاو سەرچاوەکانم مەمنون